هەمیشە لە شەقام لە دەرەوە دەنگ و باس چی بێت یا کاتەکەی چی بێ بێگومان لە نێو کتێبخانە کەشت لە نێو خوێنەرەکانی شەرە و دەنگ و باسەیە حتمان خۆی جیهانی ما ئەو بابەتە پەیوەستە تەواوکەری ئەو بابەتەیەکەوە ئێستا مەتەیداین کە بابەتی هەڵبژاردنە من لەو تەمەنی خۆم کە بەشداری هەموو هەڵبژاردنەکانم کردووە هەمیشە گەرم و گوڕتر کاتێک دەگەینە ناو کاتی ڕاگەیاندنی هەڵبژاردن و حملەی انتخابات خەڵک تر دەکەوتە گەرم و گوڕی و قسەکردن و بەڵێوااسیش لێرە هەر بربژێر و دەنگدان و پەرلەمانە عتمەن بربژێرەکان هەموو شۆمان دەکەن بەرمژێر باشە زیاتر بربژێرەکان دێن بۆ ئێرە باسی چیەکەن لەگەڵ خوێنە قساکەن لەگەڵ ئێوە باسی چیەکەن کە دێن مەسەرەن کارتی خۆیان بەجی دێرن بە عکمیەوەی کە ئێمە پەیوەندی و علااقاتێکی فراوانمان هەیە لەگەڵ خوێنەرەکانمان بتوانن ئەو کاریگەریە لەسەر ئێمە دروست بکەن خەڵکیان بۆ هام بدەن کە دەنجیان پێ بدەن بە کۆمەڵک بەڵێن و وعد کە لە ڕابردوو دایکیان من بە خۆم یەک لەو کەسانە کە لەگەر زۆریان دۆستم و هاوڕێم بوون زۆر بەڵێنیان دا و قسە جێبەجێشکران بجێبەجێ نەکرا بگرە وەڵامی تەلەفۆنیشیان دەدامەوە باشە باست کردکە لە هەموو هەڵبژارنەکان بەشدار بووە بەڵێ لەمەش بەشدارەوی حتمەن باشە لە دەنجی ڕابردوودا پەشیمانی پەشیمانم ئەوەی کە دامێ پێی بەڵێ لەبەرەوەی پێم وا بوو ئەو کەسەی کە من کە ئەو دەنگەمدایە خاوەن ئەو بەڵێن وعدە نەبوو نەک هەرلۆ من چکە من تەنیا خۆم نیم بۆ هەموو ئەو خەڵکەی کەوا تۆش کاریگەرت لەسەر هەبوو حتمەن ئەوانی شت هەندا بۆی بەرژێرەکەی تۆ من چەندان دۆست و ئەزیز لە بەڵێنەکانی چی بوون کە تو چاوت لی بوو جێبەجێیان کاونەی کرد گرنگترین شت ئەمن لە مەجای لاەنە ڕۆشنبیری خۆمیش دەکەم ینی من پەیوەندیم بە کارێشکەوە نیە من کە تەمەنێکە لە ناو ئەو بوارم ئەس دەکەم ئەو بوارە غەدرێکی زۆری لێ دەکرێت چ لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری چ لەلایەن لێژنەی ڕۆشنبیری پەرلەمان هیچ کارێک بۆ ئێرە ناکرێت هیچ شتێک ناکرێت بۆ بەرەو پێشبردننی لایانی ڕۆشنبیری لە کوردستان یاسای ژمارە هەفتەی ساڵی 2012 پەرلەمان مافیەوەی پاراستووە بۆ نمونە ئێوە کە ژمارەیەک لە کتێبەکڕن مەسەن لە وڵاتێکی دیەکڕن وەرژێڕان خۆتان بۆ یەکەن مافەکەی ئەدا بە ئێوە کە تەنها ئێوە فرۆشیاریە و کتابە بن لێرە ئەوە ئەکرێت لێرە هیچ یاسا و ڕێسایەک نییە وەزارەتی ڕۆشنبیری هیچ ناتوانانی هیچ شتێکت بۆ بکە هەر کەسێک ئێستا چەندان کتێب هەیە کە من مافی کڕین مافی کۆپیڕایتەکەم هەیە دەستگای کەش مەسەلەن کاری بۆ کردو ئیشی لەسەر کردووە ئەویش کردێتی ناتوانانی سکاڵا بکەی هیچت بۆ ناکرێت تەنیا مادیبوونێکە و هاتوچۆی بەڵام یاسا و مافی بەتوودایە یاسا من بە پێ گرێبەست لەگەر ئەو دەستگایی کە لەو وڵاتەیان نووسەرەکە گرێبەستم کردووە کە ئەو کتێبە مافی وەرجێرانم هەیە و بیکەمەستە زمانی کوردی و بڵاویشی بکەمەوە تەنانەت بێزگە لەوەی یان نیشتێشتریش هەیە لێرە مافی نووسەر چ لە دەستگایەکان چ لە حکوومەت هیچ شتێک بۆیان ناکرێت ینی کتێب چاپکردن کتێب ساخکردنەوە ینی لێرە خراپترین شت ئەوەیە ساخکردنەوەی کتێب زۆر زەحمەت باشە لەو بارەدا پەرلەمانی داهاتوو ئەبێت چی بکات پەرلەمانی داهاتوو پێم وایە ئەوانی کە دەبنە بربژێر هەر عزبولایەنێک کە کاندید و بربژێری خۆی دەبی پێویستە ئەو کاندیدانە لەسەر ئەساسی خزمایەتی و دۆستایەتی و هاوڕێتی نەبی لەسەر ئەساسی هەر بوارێک کە تەخەسوسی کارەکەی خۆی بی بربژێری بکەیت لۆ نمونە پار برێ عەفو لە خولی ڕابردوو لە بواری ئەندازیاری هیچ کەسێک نەبوو کە ببتە سەرۆکی لژنەی ئەو بوارەی مەسەلەن گرێبەستیان لەگەڵ خەڵکی تر لە خارجی ئەو بابەتە کرد و وەکو ڕاوێشکار هاندەر ئەندامی پەرلەمانیان نەبووە کە ئەندازیار بێت بەڵێ ئیتر وەکو ڕاوێشکار خەڵکیەکان هێناوە وەکو گرێبەستکاری لەگە کردو کەواتە تۆ دەبی ئەوانەی کە دەکەیە مڕەشەی خۆت کاندیدی خۆت دەبی لە هەموو بوارەکان پێویستە هەتبی لەوەی بتانی کە تۆ قسە لەگەر کرد پەیوەندیت پێوە کرد تا گفتوگۆ لەگەر بوارەدا بەڵێ تا شارەزایی و ئەزمموی هەبی لە بوارەکە کە نەی بوو ئەو ناتوانانی شتەکەت بۆ کاتن باشە کاگاشتی چییە کا بۆ ئەمزارە لە دەنگەکەی پەشیمان نەویت من بڕیارمدا بەشداری بکەم بەڵام کەسێک هەبی
کە بڕیارمدا بی سەعەکەی لۆ لێ بدەم هەتا ئێستا و کەسە نەبووە ناشزانم هەتا ڕۆژی هەڵبژاردن چ دەگۆڕێ و لێ کۆڵینەوە ئەەکەی کە حتمما لەوانەیە وەکو جاری ڕابردوو پێشتریش بڕیاری بەپەلە نەدرێ پێویستی بە لێ کۆڵینەوەیە لەلایەنی سیاسیش فکرت گۆڕدراوە یان تەنها لەسەر بەربژێر لایەنی سیاسی من ڕازگۆ بم وەکو ئاشتی تا ئێستا خودی خۆم بێلایەن بوومە تا ئێستا ینی بەڵام لەوانەیە هاوڕێتی و دۆستایەتی کاریگەری هەبووە لەسەرەوەی کە کەسێک لەو لستا دەنجی بدەمێ بەڵام وەکو خۆم هەموو ئەوانێک کەم بناسن دەزانن کە کەسێکی بێلایەنم و کتێبخانەکەشم هەر بە ئۆکمی ئەو جوانیەی کە خەڵکەی زۆر هاموشۆی دەکا پاراستنی هەموو بێلایەنەکەی و هاموشۆکردنی هەموو ڕەنگەکانە ڕێزگرتن لە هەموو ڕەنگەکان کۆڕ و سیمینارکردن بۆ هەموو ڕەنگەکان بەبێ جیاوازی ڕای ئەو کەسانەی کە سەردان دەکەن لەسەر بەربژێران چییە؟ حتمما پرس و ڕاش هەیە لە نێوانتاندا خەڵک بەعام بێتاقەتە باڕازوە بین یعنی بێتاقەتە لە چی لەو وەزعایی کە ساڵانە دووبارە دەبتەوە کاک لە مەسائلی کارەبا وعد دەدرێ وەچ خۆت لە مەسائلی ئاو دووبارە دەبتەوە وعد دەدرێ و هیچ شتێک جێبەجێ ناکرێت لە مەسائلی ڕێگاوبان وعد دەدرێ و هیچ شتێک جێبەجێ ناکرێت ینی کابینەی داهاتوو چی بکە بۆ بزنسی بچووک بۆ باشترکردنی باری ئابووری خەڵک کۆمەڵک خەڵک لەسەر حیسابی ئێمە لەسەر حیسابی شاخ بوونە خاوەنی دەیان پرۆژە و ڤێلا و مەزرعی گەورە و کۆمپانیای گەورە و خاوەنی دەیان بزنسی گەورە لەوانەیە دەیان پێشمەرگەش هەیە سەدانیش هەیە ماندوو بوو شەهیدیدا بەڵام ئێستا لە خانوەکی کرێتیدایە پێویستە بەجددی پێویستە ئەو بارودۆخە حکوومەتی داهاتوو بیگۆڕی پێویستە یەکگرتوو بوون یەک بگرین هەتا ئەوها بین هەتا ئەوها ئەو دووبەرەچەی کە ئێستا هەیە بەردەوام بی پێم وایە هەڵبژاردننی ئێستاگە دەکرێت و حکوومەتی داهاتوو پێم وایە نەک بە ساڵەکی بە دووش پێک ناهێنرێ ئەگەر بەو شێوازی ئێستاکەوە خەڵکانە دەی کە بەشداری هەڵبژاردن بکات حتمما بەشداریکردن باشتر لە نەکردن تۆ گلەیت هەیە تۆ ڕەخنەت هەیە تۆ هەر دانیشی لە ماڵەوە چۆن دەبێت ڕەخنەکەت ناگە ناگە لە باتی تو پڕ دەکرێتەوە کارە لە پێشینەکانی پەرلەمانی داهاتوو چ بن هەموو بابەتێک لە کوردستان گرفتی هەیە خەڵک بێئیشە گرنگترینشت پێم وایە بەجددی هاتنی ئەو لێشاوە سووری و بەنگلادیشی و خەڵکی خۆمان بێئیشە کاکە گلەیەوە دەکەن خەڵکی خۆمان ئیش ناکەن کاکە ئیش دەکا بەڵام ئەوان بە لێشاو ینی گرنگی نادرێ بە دەستی کاری ناوخۆ بەڵێ ئەگلەی ئەوە پێویستە پرۆژە لە پەرلەمان هەبی بەوەی دەستی کاری ناوخۆوەگەڕکەوە ئەخر ئەوە ئەو کات ئەو بەشەی ئەو لە پەرلەمان دەبی پرۆژەیەک پێشکەش بکرێت بۆی ببتە یاسا کە گەنجانی خۆمان گرنجیان پێ بدرێت بۆ کار گەنج ڕای چییە ئەوەی کەم ناقەشە لەگەڵ تۆکە لەسەر هەڵبژاردن لەسەر بەشداریکردنی لەسەر هەڵبژاردننی بەربژێرێک بێتاقەتە لە حزب و لە ڕێکخرا و لە هەرچی بابەتە کە پەیوەندی هەیە بە وڵاتی لەبەرەوەی سەیر دەکا لە هێگرا جیرانەکەی دەبتە خاوەن مەزرعە و ڤێلا و سیارەی بەرز و دەوڵەمەندی و ئەوش حەز دەکە پیاسە بکە ئەوش حەز دەکە گەشت بکە ئەوش حەز دەکە لە خانێکی خۆشبی بەڵام نیتی پارەی لەفەیەکی نییە پارەی گۆڕینی زولبەرگەی خۆی نییە بەڵام بەرامبەرەکەش باشتری چی بکرێ بۆی ئەوانە ئاش ببنەوە دەبی ئەوانە ئەو بەڵێنانی کە دەدەن خاوەن بەڵێن خۆیان بن وەکو پێم گوتی لە هێگرا تۆ لە پڕێک بیە کوڕێک هۆکارەکەی چێ لێ پرسنەوە بکرێ بە جددی بەسایەن تاکەنجینێ بزانین ئەو ماڵ و ئەموالن لە چێ بین پێت وایە بۆ ئەمجارە ئەندامانی پەرلەمان ئەتوانن بە بێگەڕانەوە بۆ حیزبەکانیان کۆمەڵێک چاکسازی هەیە بیکەن مەسەلەی ئەو چاکسازی کە بەڕێستان باز دەکرێت ئەوە هەرگرتنی بەردی گەورە علامەتی لێ نەدانا چونکە
گرفتەکە لێرە چیە حزبە تۆ پەرلەمانت هەیە خەڵکێکی باش دەنێری دەتوێت ئەو جارە خەڵکێکی باشتر بنێری بەڵام گرفتەکە کێشەکە چییە تۆ ناتوانانی بەبێ حزبەکەت بابەتێک بورژێنی پرۆژەیەک پێشکەش بکەیت دەیەوێت گۆڕانکاری بکە بەڵام کە حزب گۆتی بڕۆ دانیشە ئیتر دەبی ئەو پەرلەمانە جیاواز بی ئەگەر جیاواز نەبی پێم وایە ناتوانانی 4 ساڵی خۆی بەردەوام بکە